دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان عێراق ڕوبەڕووی چی دەکاتەوە؟ ئەمڕۆ پێنجشەممە دەی نیسانی 2025 نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر دابەزی. دابەزینەکە با ڕێژەیەکی بەرچاو بوو کە کاریگەری کردە سەر هەموو جۆرەکانی نەوت لە بازاڕەکاندا. بۆ نمونە نرخی بەرمیلێک نەوتی خاوی برند لە 77 دۆلارەوە لە 1.18 دابەزی و بە 64 دۆلار مامەڵەی پێوەکرا. ئەمەش لە سایەی شەڕی بازرگانی نێوان ئەمریکا و چینەوە هاتۆتە ئارا و بێگومان ئەگەر نرخی نەوتی هەر وڵاتێک ڕوو لە دابەزین بکات ئەوە نرخی نەوتی عێراقیش کەمتر دەبێتەوە. هەر بۆیە شارەزایانی ئابووری دەڵێن نرخی نەوتی عێراق ئەمڕۆ زۆرترین دابەزینی لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا تۆمار کردووە. لە بازاڕەکاندا نرخی بەرمیلێک نەوتی خاوی بەسڕەی عێراق بۆ کەمتر لە 60 دۆلار دابەزی و بە 59 دۆلار و 5 سنت مامەڵەی پێوەکرا. ئەم دابەزینەی نرخی نەوتی عێراق بە ڕێژەی لە 121 بوو کە لە کۆی هەموو جۆرە نەوتەکانی دیکەی جیهان زیانی زیاتری بەرکەوتووە. ئەوەی لەم دابەزینەدا جێی نیگەرانیە ئەوەیە کە شارەزایان دەڵێن ڕەنگە ئەو زیانانە لە ماوەی چەند هەفتەیەکدا قەیرانێکی دارایی سەخت بۆ حکوومەتی عێراق دروست بکەن. ئەمەش وڵاتەکە ڕوبەڕووی ئاستەنگ دەکاتەوە. بەشێک لە چاودێران پێیان وایە کە لە ئاکامی ئەم قەیرانانەدا حکوومەتی عێراق چەند ڕێکارێک دەگرێتە بەر و لەوانەش بەرهەمهێنانی نەوتی زیاتر، پشتبەستن بە قەرزی ناوخۆیی و بەرزکردنەوەی بەهای دۆلار و چەند ڕێکارێکی دیکە. تاوەکو قەرەبووی ئەم گرفتە بکاتەوە و قەیرانی دارایی لە وڵاتدا ڕوونەدات یاخود ئەگەریش ڕوویدا کۆنتترۆلی بکات کە هەموو ئەم ڕێکارانەش کاریگەریان لەسەر دۆخ و ژیانی هاوڵاتیان و خودی حکوومەتی عێراقیش دەبێت. لە بەرامبەردا زیانی سەرەکیش بەرموچەی فەرمانبەران و موچەخۆران دەکرێت.